بەڵێ بڕیارە لە ماوەیەکی نزیکدا ئەمریکا گەورەترین کۆنسوڵخانەی خۆی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بکاتەوە. بڕیارە لە مانجی پێنجەوە واتە لە مانجی ئایارەوە دەست بکرێت بەکردنەوەی ئەو کۆنسوڵخانەی و تا کۆتایی ئەم ساڵ بە تەواوەتی کۆنسوڵخانەکە ئاکرێتەوە. لەسەرکردنەوەی کۆنسوڵخانەی نوێی ئەمریکا لە هەولێر تامی بروس کتێبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە ڕووداوی ڕاگەیان ئەمە نیشانەی پابندی بەهێزی ئەمریکایە بە پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمریکا بەبایەخەوە سەیری پەیوەندیەکانی هەولێر و واشنگتن ئەکات وەکردنەوەی ئەو کۆنسوڵخانەیەش کە گەورەترین کۆنسوڵخانەی ئەمریکایە لەسەر ئاسی جیهان و لە هەولێری شەو کۆنسوڵخانەیە دەرخەری بەهێزی ئەو پەیوەندیانەیە و ئەمریکایەوێت پەرە بە پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان بدات و لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتوودا. لەگەڵەوەشدا خۆتان نەزانن گفتوگۆکانی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامن. لە مانجی ئۆکتۆبەری 2024 کاڵبژاردن لە هەرێمی کوردستان کرا، ئێستا خەریکە لایەنەکان بە تایبەتی یەکێتی و پارتی نزیکە بنەوە لە پێکەنانی حکوومەتێکی نوێ و ئەمریکاڵێت ئەو داواکاری ئێمە هەمانە لە لایەنە سیاسیەکانەوەیە کە حکوومەتێکی یەکگرتوو و بە خێرایی ئەو حکوومەتە پێک بهێنن بۆی بتوانن باشتر پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان بەنە پێشەوە. و لە هەمان کاتدا سەبارەت بە پرسەکانی دیکە ئەمریکا هەمیشەوەی دووپات کردوتەوە. ئەمریکا لەگەڵ ئەوەدا کە کوردستانێکی بەهێز دەبێت چونکە پێیان وایە بەهێزبوونی کوردستان واتە بەهێزبوونی عێراق، سەقامگیری کوردستان واتە سەقامگیری عێراق و لە هەمان کاتدا هانی هەرێمی کوردستان دەدەن هێزێکی یەکگرتووی پێشمەرگەیان هەبێت و ناکۆچی سیاسەکانیان کەم بکەنەوە، یەک ڤیژنیان هەبێت بۆ دەرەوەی هەرێمی کوردستان. جارێکیان من لێرە لەگەڵ بەڕێوبەری یاخود بڵێن بەڕێوبەری دێشتی عێراق و ئێران لە وەزارەتی دەرەوە کە جێگریای دەری وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی بۆدا کە بۆ ئەمریکا زۆر ئاساییە ناکۆچی سیاسی هەبێت لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و کێبرکەی سیاسی شەوێت بۆ بەدەستێنانی زۆرترین دەنگ و پشتیوانی، بەڵام لە هەمان کاتدا بۆ ئەمریکا زۆر گرنگە ئەو ناکۆچی سیاسیانە ڕنگدانەوەی نەبێت لە سەرەوەی دەرەوەی هەرێمی کوردستان بێکێزەوە بۆ بەغدا بێکێزەوە بۆ واشنگتن. ئەمە وا ئاکات کە هەرێمی کوردستان ڤیژنێک چێبێت و ئەمریکا پێی وایە هەبوونی کوردستانێکی بێست لە بەرژەوەندی ناوچەکەیە لە بەرژەوەندی هەموو لایەکرا. بۆیە هەمیشە هانی هەرێمی کوردستان دەدات کە بۆ ئاراستەیە هەنگاو بنێت سەوارە بەکردنەوەی کۆنسوڵخانەکەشیان کە ئەمە گەورەترین کۆنسوڵخانە بێت وەکو ئاماژەم پێدا. ئەمریکاڵێت ئەمە دەرخەریەوەیە کە ئەمریکا پابەندە بە هەبوونی پەیوەندیی یەکجار بەهێز لەگەڵ هەرێمی کوردستان. ئەمە یەکەمین لە دوانی فەرمی کتێبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەوارە بە پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان لە واشنگتن.